وەکاسم کارێک چۆن دەنگی خۆداخستە پاڵ دەنگی مامۆسایانەوە ئەمە شتێک نییە باس کرێ ئەمە پێویستە بە ژن و ماڵ و مناڵ و هەر هەمووان هەڵوێستی بە قوتمان هەبێ بەرامبەرەوە نەعادالەتی کەوا لەم خەڵکە ئەکرێ من کاسبکارم پەیوەندی بە مۆزەفەوە هەیە ئەگەر ئەو معاشوەرنەکەی من بەچی کاسبی بکەم وەنیە برا بە ڕێزەکەم جا پێویستە خەڵکی هەولێر خەڵکی زاخۆ خەڵکی دوهۆک کوردی ئەم مەنتیقی خۆمە هەر هەمووی بەجارێ بە یەک دەنگ ئەبێ ئەم گۆڕانکاریە ڕووبات ئەجینە ڕۆژگاژی خراپ بەڕێوەیە چی بۆ دوکانانە ئەڵێ کە دەرگای دوکانەکانیان دانەخست بەڕاستی شەرمەزاریە شەرمەزاریەوەی کە دوگای دانەخستۆ شەرمەزاریە زۆر سپاس بەڕێستان تۆ کاسبکارێک تا چەندێ دەنگی خۆ دەخەیتە پاڵ دەنگی مامۆسایان وەڵی مامۆساوان فکر قسەکات بەڵێ دەقڕباڵی زۆر لەسەر شەقامی مەولەوی دروست بۆ دوکانداران هاتوونە دەرەوە کاسبکاران تێکڕا هاتوونەتە سەر شەقامەکە دوکانەکانیان داخستووە بۆ پاڵپشتی مامۆسایانی مانگرتوو ئەمەی بینن ئەمە دیمەنی شەقامی مەولەویە هاتنە دەرەوەی کاسبکارانە بوو نەو داخستنی دەرگای دوکانەکانیانە کاسبکاران پاڵپشتی داوای مۆسایانی مانگرتووەکەن ئەمان لێرە هاتوونەتە سەر شەقامەکە دەرگای دوکانەکانیان داخستووە وەکو پاڵپشتیەک وەکو هەڵوێستێک بەرامبەر ئەوەی کە ئەمانیش بەشێکن لەم کۆمەڵگایە بەشێکن لە مامۆسایان و فەرمانبەران بۆیە ئەوان هەڵوێستی خۆیان دەردەبڕن ئەوەی کە هەیە ئەمە شەقامی مەولەویە ئەو قەرەباڵقی کە هەیە لە سەر شەقامەکە دروست بووە کاسبکارانی بازاری سلێمانین کە لە چەندین بازاری دیکەش لە شاری سلێمانی ئەو کۆڵانانی دیکەی تا چەرێ پشتگیری مامۆستایان داکانێت تا سەر ئێسقان هەتا سەر ئێسقان لەگەڵیانە ئەوانەی کە کۆمێنت و شتینە شێشیان بۆ نووسە زۆر زۆرم پێ ناخۆشە لە ناخی دڵمەوە دەستان خۆش بێ ئێوەش شتێکی جوانەکەن ئەم سلێمانەیە بەدڵ و بەژیان لەگەڵ کەسی فەقیر و هەژارە بەڵێ خۆم کاسبکارم ئامادەم دوکان و کەسابەتم داخم لەگەڵم پشتگیری ئەم مامۆستایانەیە بم بەدڵ و بەژیان لەگەڵیانە زۆر سپاس دەکەم بەڵێ ئەمە یەکێکە لە کاسبکاران کە بە ئۆتۆمۆبیلەکەی لێرەوە تێپەڕێ گۆراریکی بورهان مەجیدیشی خستۆتە سەر ئەمە دیمەنی ناوبازاڕی ئێستای سلێمانیە کە کاسبکاران سەرجەمیان دەرگای دوکانەکانیان داخستووە هاتوون بۆ پاڵپشتی مامۆسایان و فەرمانبەران وەکو هەڵوێستێک بەرامبەریان دوکانداری نەوەڵا دوکاندار نیت جناب دوکانداری قسەیەکەم بۆ بکەن داوای گۆرانیم لێ نەکردی زۆر باشە ئەمە دیمەنەکانی شەقای مەولەوی و ناوبازاڕی سلێمانیە کە کاسبکاران تێکڕا هاتوونەتە سەر شەقامەکە و دوکانەکانیان داخستووە بۆ پاڵپشتی لە مامۆستایان و فەرمانبەران ئەمە بەتەنیا تاکە شەقام نیە لە شاری سلێمانی واتە تاکە بازاری شاری سلێمانی نیە کە داخراوە بازارەکانی دیکەش داخراون لە بەروی دوێنێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئاگاداریان بڵاو کردەوە و لە دەستگاکانی ڕاگەاندنیشەوە ئەو بابەتە بڵاو کرایەوە کە کاسبکاران دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی وەکو پیشاندانی هەڵوێست بەرامبەریان.